لە دووهەمین ڕۆژی قەدەغەی هاتوچۆ داین و دەستپێکی بڵۆکەکەم لێرەوە دەست پێکەم لەبەرەوەی ڕاستی کەمێک کێشەمان لە ڤیدۆکانمانە بۆ دروست بوو بەداخەوانی دەستپێکی بڵۆکەکەمان لێرەوە دەست پێکەین و سڵاتان لەگە هاوڕانی خۆشەویستم ئێمە لە دووهەمین ڕۆژی قەدەغەی هاتوچۆ داین و دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینوانێ ئێمە لە ڕۆژی قەدەغەی هاتوچۆ داین بۆیە ڕۆژی سەرژمێریوانێت لەناو شاری سلمانیدان دیمەنەکانتان بۆ ئێوە خۆشەویست دەگوازینەوە ئەمە دەواازەی شاری سلێمانی و شەقامی مەولەوی ئەوەش کاتی بانکی پیرۆزی نیوە کاتی بانکی پیرۆزی ئەسرای بە کاتی هەرێمی کوردستان سلێمانی أشهد أن لا إله إلا الله
بارق بۆتەوە لە هەرچێ کرد قەدەکە هاتووە کۆتایی هات خەڵک زۆر لە دەرەوە بەڕاستی بەخێر بن بۆ شاری سلێمانی و یەکەم ڕۆژی قەدەقەی هاتوچۆ بەڵام لە ڕاستیدا خەڵکانێکی زۆر لە دەرەوەن بەخۆشمەوە السلام عليكم يا جماعة ماشي والله نسكافة كرا بيتو نوري نسير لنسكافة كشبي لما حالا الشقامي ورزي ورجاني تربيتي هنا هلا بلو تومبيل ناتواني يقناو باسكي لي اخوري بيبي بيستوى ويكا شيشي اللي بيبيني براسي ما ديار نسكافة كشبي حساب قد خلعت شوي والله هاورانی خۆشەویستم ئەوەی کە دینیتان بڵۆکی گەشتی دوامین ڕۆژی سەرژمێری قەدەخی هاتوچۆ بوو لە شاری سلێمانیە کە لەم شوێنە پڕمەترسیدارە بڵۆگەکەم بۆ ئێوەی خۆشەویست بە کۆتا هێنا ئەو بۆیە لێرەشا بە کۆتام هێنا ئەمڕۆ کەمتر ئۆتۆمبیل هاتوچۆکە لە چاو ڕۆژانی ئاسایی دارچەنە ئەوە قەدەخی هاتوچۆ وایە هیوادارم بتوانین بێتم دیمێنێکی جوانە بۆ ئێوەی خۆشەویست گواستێتەوەوانێ ئەوەی کە گرنگ بێ بۆتان دووبارە کەموانە هیوادارم دەستەی تاکەوکەی کار لە ماپی ژینگە هەر هیچ نەبێ ساڵی یەک ڕۆژدا بنێن بۆ ئەوەی قەدەغی هاتوچۆ لە تاوی هەرێمی کوردستان جێبەجێکرێ بەس بۆ ئەوەی چی بۆ ئەوەی تۆزێ دوور بین لە ژاوژای ئۆتۆمبیل و دووکەڵە نەگریسەکەی و هی کارگەکانیش بە تایبەتی بۆیە هیوادارم توانی بێتم دیمێنێکی جوانم بۆ ئێوەی خۆشەویست گواست بێتەوانێ و هەرچەندە کێشەیەکمان لە ڤیدۆکانمان ڕوویە ئەوەی گرنگ بوو من لێرە ویستم نییە دووبارەی کەموانە ڤیدۆکان بۆ لەم دۆم ڕۆژی کەرەنتینەیە هەرچەندەوە ئۆتۆمبیلی زیاترە هیوادارم توانم بێتم دیمەنەکانم بۆ ئەوی خۆشەویست بە دواری گواست بێتوانێت تا بڵۆکێکی دیر سپادەی خوا بن ماڵاوە بێ